بەڕێز سوورێن ئەکرەم ماستەر لە کۆمەڵاسی لەگەڵمانە سەبارەت بە کاریگەری خراپی بەکارهێنانی سۆشیال میدیا لەسەر کۆمەلگا بە گشتیکا سوورێن سواز بە ئامادە بووی بەڕێستان بەخێر بێت خۆشحاڵم لەگەڵمانی ینی ئەم پەیج و ماڵپەڕانەی کە فەرمینی نافەرمین هەر کەسیان ینی بەدڵی خۆی لۆگۆیەکی دروست کردووە لە دەرەوە زانیاریە بەخشەیە یاخود لە ماڵپەڕەکەی خۆیەوە زانیاریەدا ئەمانە تا چەند کاریگەریان لەسەر دەرونی تاکەکانی کۆمەلگا هەیە؟ میکانیزمەکانی داگیرکاری و کارکردن لەسەر وڵاتان زۆرە. یەکێک لەوانە بریتیە لە ڕاگەیاندن. هەتا ئەوەی یۆری بێزمینۆف گەورە زاوتی ئیستیخباراتی ڕووسی لە کتێبەکەیە باسی کە سەبڤێژن وۆر. ئێستا هەر کەس هەڵەسێ گرین سکرینێک دانێ و کامیرەیەک دانێ و خۆی مۆنتاژێک کات و کاکە بەڕێوەبردننی پەیج و کەناڵی ڕاگەیاندن سەقافەتی ئەوێ ڕۆشنبیری ئەوێ یەکێک لەو خاڵانەی کە ئەمانە دروستیان کردو بریتیە لە دروستبوونی خەمۆکی دروستبوونی دڵە ڕاوکێ بەتایبەتی لەم ماوەی نەبوونی موچەیە یەکێگەی و معاش هات یەکێگەی و نەهات یەکێکەی و ئەمە خاڵێک دوو ئەو کەسەی کە کاری ڕاگەاندنەکە بەلانی کەم ئەبێ زانیاری هەبێت لەسەر کۆمەڵناسی ڕاگەاندن لە ناو کۆمەڵناسی ڕاگەاندنە ئێمە چەندین تیۆرمان هەیە یەکێ لەوانە بریتیە لە پۆپۆلیست میدیا هەواڵەکانیان بەچی بوو بەداخەوە ئەوەی چاوەڕێ نەئەکرد ڕوویدا شۆک هەواڵێکی ناخۆش کاکە ئەمە لە ڕووی دەروونناسیەوە دنیای کێشە دروستەکە هەزاران خەڵکە هەیە کرێچیە نەخۆشی درێژخایانی هەیە پیر و پەککەوتەی هەیە کە یان لە کاتی جەنگی داعشە ئەیانوت هەواڵێکی ناخۆش لە بەرەکانی جەنگەوە هەمومان کەس و کارمان پێشمەرگێ لە بەرەکانی جەنگە و ئاسایشە و کلیکتە کرد سەیرە کرد ئەوە شتێکی یعنی هەواڵەکە ئەو تۆ نەبوو یان ئەو ڕەنگە سوورەی کە دائەندێ لە ڕووی دەروونناسیەوە کێشەیە بۆیە من پێم سەیرە دەستگایەکی ڕاگەیاندن کۆمەڵێک مۆنتێر و دیزاینەر و پەیامنێر و ئەوانەی هەبێت کۆمەڵناسی نەبێت بەڕاستی پێم سەیرە بۆیە کەناڵەکانی ڕاگەیاندن ئەبێت کۆمەڵناس ئیشی تیا بکات بزانێت کە سەردێری هەواڵەکان چییە چۆن پێشکەشەکرێ یان تەسەورەکەی نووسرا بوو ئەوەی چاوەڕێ نەئەکرد ڕوویدا کلیکی لەسەرەکەی سێرەکەی ئەکتەرێک لە بەریتانیا لە ژنەکەی جیابوتەوە ئەمە کارەساتە ئەمە ئەبێت یاسایەکی بۆ دابنرێ یان ئەبێ یاسایەکە تۆ 10 جار هەواڵی ناڕاست پێشکەشەکەی ئەبێ دەستگایەکە بێت لایەنێکە بێت لێ پێچینەوە لەگەڵا بکە تووشی خەڵک تووشی خەمۆکی بووە تووشی دڵڕاوکێ بووە یان خۆ بەراوردکردن لە لای خەڵکی دروستەکە یان کاکە زۆر ئەتیادیە ململانی سیاسی لە هەموو وڵاتێکە هەیە بەس ناکرێ وشەی بازاڕی و ناشیرین و سەرجادەی بە خەڵک بوترێ ئەمە بەڕاستی ناکرێ هەواڵێکت هەیە بێدەستکەوتەکانی خۆت باز بکە زۆر ئاساییە بەڵام تۆ لەبەری ناری پارتێکی سیاسیت بێ وشەی بازاڕی بەکاربێنی وشەی ناشرین بەکاربێنی ئەمە ئەبێ سنووردار بکرێ چونکە دەستگاکانی هەواڵگری لە وڵاتانی دەرەوە خۆ بەس ناک وڵاتەکە و داگیر بکەن دێن کللتورت داگیرەکەن سەقافەت داگیرەکەن دەرونی تاکەکانت داگیرەکەن ململانی سیاسی قوڵتر ئەکەنەوە بۆیە بەڕاستی زۆر گرنگە خاڵی یەکەم دەستگاکانی ڕاگەاندن کۆمەڵناسیان تیاوێ خاڵی دووەم ئەوەیە کە بە توندی سزای ئەو کەسانە بدرێت کە هەواڵی ناڕاست بڵاوەکەنەوە چکە یەکێتی کۆمەڵایەتی تێکەدەن چکە باری دەرونی خەڵک تێکەدەن چونکە خەمۆکی دروست ئەکەن بۆیە بەڕاستی من زۆر دژی پەیجی بێسەروبەرم زۆر باوەڕم بەوە هەیە بە پێی یاسا مامەڵە لەگەڵ پەیجەکان و دەستگاکانی ڕاگەاندنا بکرێت زۆر باشە خەڵک خۆی لە ئاسی خۆی و چۆنە بێ مامەڵە لەگەڵ و پەیج و دەستگایانە بکە هەر کەسێ ڕاستگۆ نەبوو یعنی لایک و فۆلۆی ئەو کەناڵانە نەکرێت کە ڕاستگۆنین متمانە بە هەواڵەکانیان نەکرێت من ئێستا بەرانی کە بەڕاستی هەموو تۆڕە کۆمەڵایەتەکانم لای خۆم سڕیوەتەوە چکە بەڕاستی ئەوەندە کاری نائەکادیمیم بینیوە هەر هەواڵێکە هاتە بەرچاوم ئەم گۆڕی ئەمە یەکێکە لەو مۆقیفانی کە خەڵک ئەتوانێ بیکەن خاڵێکی تر بەڕاستی ئەبێ خەڵک خۆی زۆر بە گەورەتر و بە جوانتر پەروەردەکراوتر ببینێ هەتاوەکو ئەو پەیجانەی کە بۆ لایک و فۆلۆ و سەبسکرایب و ئەوانە کۆمەڵێک هەواڵی ناڕاستەخۆ و ئەوەی کە ئەیکات بەڕاستی ئەبێ حکومەت بیکە لایەنی پەیوەندیدار وەزارەتی ڕۆشنبیری بەڕێوەبەرایەتی بە دوواداچوون و ئەمانە هەر کەس نەتوانێت بۆ خۆی هەواڵ بڵاو بکاتەوە چکە دوجار ئەوەی سەرپەرشتی ئەکا ئێستا لە ئەڵمانیا 2 لیژنە هەیە وەزارەتی ڕۆشنبیری لیژنەیەک سەرپەرشتی کەناڵە حکومیەکانە کات لیژنەیەک سەرپەرشتی کەناڵە ناحکومیەکانە کات لە یەک یاسا لا بدەن
لێپێچینیان لەگەڵ ئاکرێت و سزا ئەدرێن و کەناڵەکان داخرێت ئەمە کارێکە کە ئەکرێت بەڕاستی حکومەت بیگرێتە بەر. ئەنی ئەوەی کە هەیە زیاتر ئەو پەیج و ماڵپەرانان کەهان ینی ئەبینی کاک سوورێن ینی ڕووداوێک گەوراکەن ئیتر بۆ مەبەسی خۆیانەیانەوێت ڕووداوێک زۆر گەوراکەن فراوان یەکەنەوە لایڤی لەسەرەکەن ینی بابەتەکە ئەو ڕژیانن میواری لەسەر بانکەکەن بۆ لای کۆمنت ئەمە ینی تا چەند کاریگەری لەسەر ئاسایشی کۆمەڵایەتی هەیە بەدڵنیاییەوە کاکە ئاسایشی کۆمەڵایەتی هەموو بوارەکان ئەگرێتەوە ئاسایشی کۆمەڵایەتی لایانی سەربازی ئەگرێتەوە ڕاگەاندن ئەگرێتەوە پەروەردە ئەگرێتەوە تەندروستی ئەگرێتەوە بڵاوبوونەوەی هەواڵی ساختە ئەگرێتەوە کە تۆ دەرونی ئەو خەڵکە تێکدا کە یەکێتی کۆمەڵایەتی تێکدا ئاسایشی کۆمەڵاتی چۆن ناکەوێتە مەترسیەوە بەڕاستی هەتا لەناو دەستگاکانی ڕاگەاندن دەستگا فەرمیەکان کۆمەڵێک بێژەر هەن بەڕاستی لە دەروونناسی نازانن لە کۆمەڵاسی ڕاگەاندن نازانن یاد ئەڵێ بەڕاستی هەواڵی زۆر ناخۆشم پێە ئەوەی چاوەڕێونە ئەکرد ڕوویدا من بەهارنان بۆ سەرچۆک بڵتنی هەواڵی پێشکەشەکەم بابە تۆ کۆمەلگاو نەخۆش خستووە تۆ 5,000 دلار وەرەگری ماگانە موچەکەتە بەڵام دنیای خەڵک هەیە کرێچیە نەخۆشی درێژخایانی هەیە ئەمە کەی سەر دێڕی هەواڵە تۆ پێشکەشی کۆمەلگایەکەی تۆ ئەبێ بەلانی کەم تۆ خۆت بەرەو پێشبەی خۆت مسەقفکەی تۆزێ لە کۆمەڵاسی ڕاگەاندن بخوێنیت تۆ 5,000 دلاری هەیە هەواڵی ناخۆشم پێە سەردێڕی ناخۆشم پێە ئەوەی چاوەڕێونە ئەکرد ڕوویدا کاکە ئەمە زۆر مشکیلەیە ئەبێت دەستگاکانی ڕاگەاندنیش خەڵکی مستەقف بێنە سەر شاشە بەڕاستی زۆر باشە چۆنم پێیج و ماڵپەرانە کۆنتترۆلەکریانی خۆتەزانی هەر کەسێک بێوێتێت پێیجێکدارێ بەڵێ چی بێت یایکە چ پامێکی هەبێیکە ینی پامی تاکە کەسی زۆر جار بۆ سوکایەتی کردن و ناشرینکردنی خەڵکو بەرامبەر و سیاسی و چوزانم هونەرمە دوانش بەکارێنێت کاکسوورێ وەزارەتی ڕۆشنبیری لەگەڵ وەزارەتی ناوخۆ ئەبێ زۆر تەبابن بەیەکەوە هەر پەیجێک لە وەزارەتی ناوخۆ مۆڵەتی نەبێت وەزارەتی ڕۆشنبیری سکاڵای لا بکات یعنی لە وەزارەتی ڕۆشنبیری مۆڵەتی نەبێت سکاڵای لەسەر تۆمار کرێ وەزارەتی ناوخۆ بچێت دای بخات باشترین حل ئەوەیە کە وەزارەتی ڕۆشنبیری لەگەڵ وەزارەتی ناوخۆ پەیوەندیەکی ئێکجاریان بە قووەتیان هەبێت بەشێک لەو پەیجانە لە دەرەوەن کاکە خۆ تۆ لە سوید و لە هۆڵندا و لە ئەوانەوە بەڕێوە ئەبرێ ئێخۆ ئەوەش تۆ ئەبێ یاسات هەبێ یعنی بەڕاستی یاسایەکی زۆر باش تۆکمە کە لەلایەن کۆمەڵناسەوە نووسرابێ اینجا ڕاگەیاندن کار بەڕاستی خاڵی دووەم تەنسیق لە بینی وەزارەتی ڕۆشنبیری و وەزارەتی ناوخۆ خاڵی سێم ئەوەیە کە بەڕاستی خەڵک پێویستی بە سەقافە هەیە خۆی بزانێت کە چی لایکەکە بەداخەوە ئێستا ئەوەی کە زۆر وشەی ناشرین بەکارهێنێ ئەوەی کە زۆر یەکێتی کۆمەڵایەتی تێکەدا ئەوە زۆرترین بینەری هەیە بێگومان ئەجا ئەمە مشکلیە ئەمە پەیوەندی بە سەقافی کۆمەڵایەتی وایە ئەبێ خەڵک فێر بکرێ پەروەردە بکرێ کاکە ئەمانە لە ئەکادیمینین ڕازگۆنین دڵسۆزنین چۆنم سەقافەت دروستەکەی لە کەناڵەکانی ڕاگەاندنەوە لە زانکۆوە لە قوتابخانەوە لە خودی دەستگا ڕاگەاندن ئەکادیمیەکانەوە لەلایەن مامۆسایانی ئاینیەوە لە هەموو لایەکەوە ئەبێت سەقافەی کۆمەڵایەتی دروست بکرێ لە هەمووی گرنگتر بەڕاستی ئەوەندەی پەیجە سێبەر و ساختەکان کاریگەریان هەیە لەسەر دەرونی کۆمەلگا لەسەر دروستبوونی خەمۆکی لەسەر دڵڕاوکێ بەقەت ئەوە کەناڵەکانی ڕاگەاندنە یعنی کە جاری وە هەیە لەناو یەک دەستگای ڕاگەاندنە دوو بێژەر دوو هەواڵی جیاواز پێشکەشەکەن ئەجا ئەمە زۆر کێشەیە ئەبێت تکا ئەەکەم ناکرێ ئەم هەموو کەناڵە ڕاگەاندنە هەیە مۆنتێر هەیە دیزاینەر هەیە پامنێر هەیە کۆمەڵناسی تیانە ئەبێ کۆمەڵناسی تیاابێ کۆمەڵناس پسپۆری کۆمەڵناسی ڕاگەاندن بەڵێ بەڕێز کاک سوورێن ئەکرەم ماسەر لە کۆمەڵناسی سوپاس بەمەدەمونی بەڕێز بەخێر بێت بژیت